ماستی قەڵاتێ بەخشین و نزاو لێخۆشبوون. مەراسیمی ماسی قەڵاتێ چییە؟ چ گرنگێکی لە ئاینی کاکەیەکاندا هەیە؟ ماسی قەڵاتێ یەکێکە لە مەراسیمە ئاینەکانی کاکەیەکان یان یارسان و ساڵانە دەگێڕدرێت. لە سێەم هەفتەی مانگی نیسانی گشت ساڵێک و کاتێک بەهار دەگاتە چڵەپۆ کاکەیەکان لە گوندی هاواری کاکەیەکانی داوێنی چای شنێروێ ئەم مەراسیمە دەگێڕن. هەرچی سەبارەت بە ڕیشەی ناوی ئەم مەراسیمەیە سەرچاوە مێژوویەکان دەڵێن ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو لەگدانەوەی لای خوارەوە. گوایە لقێکی ڕووباری سیروان بە ناوی گوندی هاواردا تێدەپەڕێت. لە زستاندا ئاوی ڕووبارەکە هەڵکشاوە و گوندنشینان نەیانتوانیوە بپەڕنەوە بە گۆڕستانەکە تا بچنە سەر مەزاری میری ئەسکەندەر. سابۆیە لە نزیک پیرەدارێک لەمبەری ڕووبارەکەەوە کە پێی وتراوە قەڵاتێ ئەم مەراسیمەیان ساز کردووە. لە کۆندا ئەوانەی مەڕ و ماڵاتیان هەبووە لە گوندەکە ساڵانە ڕۆژێک دەچوونە سەر بەرزاییەک و لەبێوە بەرهەمی شیرەمەنی ئاژەڵەکانیان دەبەخشیە هەژار و کەم دەرامەتەکانی کاکەیی لە گوندی هاوار. هەر بۆیە ئەو یادکردنەوەی تایبەتە بە کاکەیەکانی ئەو گوندە. کاکەیەکان پێیان وایە پێویستە مرۆڤ لەم ڕۆژەدا پیاڵە و قاپێکی بچووکیش بێ ماست بەرنەوە ماڵێ. سەرچاوە مێژوویەکان دەڵێن لە 800 کۆچی بەدواوە ڕابەر و پیری کۆمەڵایەتی و ئاینی کاکەیەکان لە گوندی هاوار دەردەکەوێت و بە ناوی سەید خامۆش و کوڕێکی دەبێت بە ناوی میری ئەسکەندەر. کاکەیەکانی گوندی هاوار و دەرەشیش سەریان پێسپاردۆ و ڕابەری ئاینی خۆیان دەستنیشانیان کردووە. کاتێک میری ئەسکەندەر کۆچی دوایی دەکات لە گۆڕستانی خوار گوندی هاوارەوە دەنێژرێت. خەڵک لە ساڵیادی بیرهێنانەوەیدا سەردانی مەزارگەکەیان کردووە و ماست و نان و بەرهەم و سپیایی ئاژەڵەکانیان بەخشیوە بەو کەسانەی هەژارن و نزایان کردووە. کەواتە بەشێک لە فەلسەفەی ئەم مەراسیمە بەخشینی خواردن و پاڵپشتی هەژارانە و دابەزینە لە لووتکەی خۆپەرستی و خاگڕایی و هاوپشتی. وەک دیارە ئەمەیەکێکە لە چوارپایەکەی ئاینی کاکەیی یان یارسان، چونکە وەک کەلاب دەفەرمێ یارسان چوارپایەیە: یاری چوار چەشتەن، باوەڕی وەجا، ڕاستی و پاکی، نستی ڕەدا. ئەم مەراسیمە نزیکە لە مەراسیمی کۆمسای هەورامیەکان کە پێش کۆچوبار خواردن دەبەخشنەوە و لە پیر دەپاڕێنەوە تا سەفەرەکەیان سەلامەت و بەرهەمدار بێت. توێژەران دەڵێن ئەم دوو ئاینە لە یەک ڕێگەوە هەڵدەخۆڵن. Hey!